ئامادەبوانی بەڕێز میوانە خۆشەویستەکان بە ناوی سەرجەم ئەفسەر و کارمەندانی لە خزمەتتانە پێشەکی بەقەدەر هەموو دنیا سوپاسی هەموو مامۆستاکان بە تایبەتی مامۆستاکانی پەروەردەی ڕۆژاوا کە دەورێکی چالاک زیاتر لە 30 سەرۆکدەوڵەتی جیهان سپاس بۆ ناوی پیرۆزی پێشمەرگانێ ئامادەی سۆلاقیچان بافەرمێن هەڵی بەکەجۆ ئامادەی خازادی کچان ڕەنجینە بڵ دواناوەندی شیرینی نمونەی هاوکاری کۆمەکی خوێندنگە و قوتابخانەکان و هەروها پەروەردەکردنی نەوە و کەسوکاری پێشمەرگەکان لە خوێندنگە و قوتابخانەکانە چۆن هەڵەسەنگێنی؟ وەڵا دیارە خۆی ئەمەی کە ئێمە ئیمڕۆ لێرەین جارە پێشکی سڵاو و ڕێزەنێرم بۆ هەموو مامۆستاکان هەر لێرەشەوە بۆ هەموو ئەو پێشمەرگانەی لە سەنگەران ئەمە تەقدیرێک بۆ کە کراوە بۆ مامۆستاکان کە دەورێک پیرۆزیان هەبووەوە ئێمە ماندووبوون و هیلاکبوونیان هەم لەوەی کە ئاگایان لە مناڵەکانی پێشمەرگە و شەیدەکان هەم لەوەی کە خۆشیان لە سەنگەرەکان هەبوون بەرزی نرخێنین هیواداری نمونەیان زیابێ و ئێمە هەمومان یەکجیانین چونکە ئەم شەڕی هەموو میلەتی کوردە هی بەس پێشمەرگە نییە هی مامۆستایە هی کرێکارە هی جوتیارە هی کاسبکە هی هەمومانە لەبەرەوە من تەقدیری ئێمە بۆ هەموو هەڵسەنگانیەکمان بۆ ئەمە ئەبێ زۆر چۆنەڵی بە ڕێزەوە تەماشای ئیشانە بکەین و هیوادارم بەردەوام بن ئەوان چیش بە ئێمە بکرێمە لە خزمەتیانیان و ئەمە چکە واجبی سەرشانی هەمومانە سەرکەوتنی ئەم پرۆسەیە تیرۆریست و دەوڵەتی ئیسلامی بەدرنین لە وڵاتەکەمانیان هەر دەستێژێکیش لە داهاتوە بکرێت وڵاتەکەمان لەسەر هەمومان پێویستە لەبەرەوە من زۆر سوپاسیانەکەم تەقدیریەکەم من بە ناوی سەرجەم مامۆستایان و قوتابیان و خوێندکارانی سەرپەرشتیارانی پەروەردەی سلێمانیەوە لە ناخەوە و بە ناوی شخصی خۆم کەمالوری بەڕێبەری پەروەردە زۆر سپاسیانەکەم سپاسی لیوایەکی فەرماندەی سلێمانی پاراستنی سلێمانی و هەواڵی تێکۆشە کاک مستەفا چاوەڕۆژ و ئەو فەرماندە بەڕێزانی کە ئەمڕۆ لێرە بوون لەم هۆڵە ئەوەی کە ئێمە کردومانە بە کۆمەک بۆ پێشمەرگە هەمووی ناگاتە یەک قەترە خوێنی پێشمەرگەی کە لە بەرەکانی جەنگە شەهید دەبێت لەبەرەوە ئێمە بەردەوامین هاوکاریانین و پەیمانیشانەیە ئێمە لەبەرەی دواوەی جەنگ لە خەباتی تێکۆشان و زانستی و شارستانیت بەردەوام ببین و لە خۆشیە بوو.